بەناوی خودای گەورە و میرەبان سڵای خواتان نەبێت بینەرانی عزیز لە بەرنامەی نۆماڵەوە بە هاوکارەکانم و لەگەڵ هاوکارەکانمە و لەگەڵ پشتی کامێرەیە هەمیشە لە ساغ و تەندروستیتان بۆ دەخوازین و تەمەنا دەکەین ئێمە نەواتێک بین، ئێمە ئاوێتەیەک بین، ئێمە خانەیەک بین و تەنانەت ئێمە خشتێک بین بۆ دروستکردنی نۆماڵێکی زۆر باش و چاگووە دروستکردنی خۆشببختی و ئاسوودەی لە ناو خێزانەکانە. ئالێتی بەرنمەکەم دەزانن کە هەر جارەی با مامۆسایەکی بەڕێز، هەرجارەی برایەکی بەڕێز، هەرجارەی دکتۆرێکی ئەزیز، هەرجارەی پسپۆڕێکی بەڕێز یاخود چەند جارێک و پسپۆڕێکی بەڕێزم لەگەڵایە. ئەم چەند بەرنمەیەک بە سوپاسەوە کە پێشنیارەکەی قبول کردوینەوە، بە سوپاسەوە میواندارەکەی قبول کردوین دکتۆر ملکۆ ئەسعاد کە پسپۆڕی بواری دەرونیە و مامۆسای زانکۆیە هاوکارمە بۆ دەردەشەکردنی بابەتەکان. کاکتۆر بەخێربی. سپاسەکەم. سپاسی تۆ بینەرانیش. یاخوا سەلامەت بێ. کاکتۆر زۆر جار ئەمە ڕووی داوە، جارێ دوو جار سێ جارێکێک تەلەفۆنی بۆ من کردووە، خوایە خێر بێ ئیشەڵڵا بزانم چیەت، کە هەڵێگرم سەرەکەم لێکەم هەڵێگرم و سەرەکەم پڕە ئەگیرێت ئەڵێ کاک دکتۆر جا بە گریانەکەی خۆیان کاکتۆر من شوم کردووە بەڵێ کەچی پیاوەکەم ئەڵێ من تۆم هێناوە خۆ عایلە و عەشرەتم نەهێناوە، من بوومەتە مێردی تۆ خۆ نەبوومەتە زاوارڕێوی عایلە و عەشرەت، من بەڵێن و بەڵێ و نەخێ لە تۆ وەرەگرم چی پێویست ئەکا لەگەڵ عایلە و عەشرەت تا تێکەڵ بم. لەم دەقەیەوە جەدوەلی بۆ داناوە، مانگی جارێ باوکتە بینیت، ماڵی باوکتە بینی، ساڵی یەک دوو جارێکش هەنێ مناسبات ئەڕۆی. وەخۆشت چاکە زانی مرۆڤ کائینێکی کۆمەڵایەتیە. هەر ئادەم حەوای بۆ دروست کراوە، هەر ئادەم و حەوا کەسەکانی بۆ دروست کراوە. وەخۆشت چاکە زانیت خۆزگە بە خۆزگای و کوڕەمان بێنا لەم بەرنامەیە بماوە تا کوڕە جوانەکەم ئێتو بۆیە ژنت هێناوە بۆی خێزان و خانوادە دروستکەی، ژمارەکە زیادکەی، بازنەکە فراوانکەی. کاتە تۆ وەڵامت بۆ ئەمە چییە کە مەسەلەی پەیوەندی کۆمەڵایەتی ژن و مێرد لەگەڵ چواردەورا ئایا باشەیان خراپە؟ حەزەکەم ئەم وەڵامە لە جەنابەت وەرگرم و سنوورەکان چۆن بپارێزرێت و چۆن بتوانێت ئەم تەوازنە ڕاگری کە زۆر جار کوڕ بۆ خۆی و بۆ باوکی و بۆ ماڵی دایکی خۆی سەری پێوە نیە ئەڵێ هەفتەی سێ جار کفتە و شفتەی ئەوێ خوا کە ماڵی دایکم باسەکەم 1001 بیان و دێنێتەوە وا دەیکا بە جمێن و قسەک ناخۆش. دەدای سپاس بخوا. ئێمە ئەوی کە زۆر گرنگە بە تایبەتی لەو بابەتی مامەڵاتکردنی کۆمەڵایەتی لە یان با بڵێن ڕەفتاری کۆمەڵایەتی لە زەواجە ڕەهەندێکی زۆر گەورەیە لە زەواجە. واتوانم بڵم بڕیاردەرە لەسەرەوەی کەەوە ئێمە هەموو جارەڵێن لایانی کۆمەڵایەتی بڕیاردەر لەسەر تاموچێژی ژیان و بڕیاردەریشە لە بواری زەواجە لەسەر بەردەوامبوونی زەواج، لەسەر بە بەرهەمبوونی زەواج. لانی کۆمەڵاتی بەڕاستی جارە پێش هەموو شتێک ئێمە کە ئەگەر هات و دوو کەسی تەندروست زەواجیان کرد بیر لەوە ئەکەنەوەکەوە جارێ پێش هەموو شتێک ئێمەوەی کە زۆر بە جوانی بینین و زۆرێک لە کێشەکان ئەوەیە کە ئاوێتەبوونی حەقیقی ڕوونادات لە بەرەوەی کەسەکان جیاوازن، دوو مادەی ناهارمونن، ینی هارمۆنیەتیان کەمە، دوو مادەن ینی ژن و پیاوەکان لەبەرەوەی لە یەک ڕەکیزەیەکیان کرد، لە زۆرترین ڕەکیزەیەکیان نەگرت، لە زۆرترین سیفاتایەکیان نەگرت، بۆیە سێرەکەی ئەم دوو مادە لە شوێنە کالێکەکەن بەس لە 10 شوێنی تر کالێک ناکەن. لە ڕووی شکڵ و شۆشێوە و جوانی بڕیاریاندا پێکەوە بوون، لە ڕووی شەهادە و فڵانەوە بڕیاریاندا یەکی دروست کرد. بەڵام ئەگەر هات و دوو خێزانی تەندروست لەگەڵیا بوو ئەو وەختە جیاوازە بێت. ئێمە ئەوی کە زۆر گرنگە لە مامەڵەی کۆمەڵایەتیە جارێ پێش هەموو شتێک هەموو ئەم کێشانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەەوە ئەو گەنجەیە کە زەواجەکات نایوێت زەواجێکی فرەڕەهەند کات، واتە زەواج تەنیا بریتیەنە لەوەی کەوا دەستی کچێ بگرێ بێنێتە ماڵەوە. بیگۆڕێ بیگەڕ زەواج واتە تێکەڵکردنی دوو بنەماڵە، واتە کۆمەڵە کەسێکە کاتە خاڵی مناڵی، واتە کۆمەڵە کەسێکە کاتە باپیرە و نەنک، واتە کۆمەڵە کەسێکی ترە کاتە پور، واتە کۆمەڵە کەسێکی تر ئەکاتە هاوشەریکی دایک و باوکی خۆی. ئەمە زۆر گرنگە و کچیش بە هەمان شێواز ئەگەر وا تەسەووری کرد ئەچێتە شوێنێکی تر دوو باوک و دایکی تری وە زیاد دەبێت. ئەگەر هات و بۆنمونە ژنێک ئافرەتێک کە ئەچێتە ماڵێک وا هەستی کرد کۆمەڵە برای تری بۆ دروستە بێت کە برای مێردەکەین، ئەمە زۆر گرنگە. خاڵێکی تر لەوانەیە کە زۆر گرنگە بە لە کاتی خوێندنەوەی یەکەم، لە کاتی بڕیاردانە ئەبێ ئەو کەسە وا بڕیاردات لە زەواجە من لە عیلاقاتی ئیجتماعیە لە یەک نقطەیەکە جوانی عایلە دروستە بێت لە عیلاقاتی ئیجتماعیە. ئەگەر هاتوو پیاوێک ویستی ئافرەتێک بێنێ پێش هەموو شتێ دڵی ئەو بخوێنێتەوە پێشەوەی دڵی خۆی بخوێنێتەوە،
و لە هەمان کاتیشە ئەگەر ئافرەتێک ئەگەر زەواجی کرد لەگەڵ پیاوێکە پێش ئەوەی کە دڵی پیاوەکە بخێنێتەوە دڵی خۆی بخێنێتەوە واتە ئێساکە بۆ نمونە بێ عەفوەن پێشکە دڵی خۆی بخێنێتەوە دڵی پیاوەکە بخێنێتەوە واتە مەبەستمان لە چییە بۆ نمونە ئەگەر کە ئافرەتێک بیری کردەوە کە زەواج ئەکا لەگەڵ ئەم گەنجە بەس بیری لای ئەوە بێ لی بخوا بەس بیری لەوە نەبێت کە بۆ نمونە ئەم خۆشیانی ناو دڵی پیاوەکەی ئاوەدان کاتەوە بەڕاستی هیچ کاتێک تەندروست نابێت زەواج ئەخذ و عەتا بەشێک بۆ تۆ بەشێک بۆ من بڵێ ئەی خوێنیتەوە چاکەی لەگەڵاکە ئیش چاکت لەگەڵاکەت یعنی ئەمە حاڵەتەکە هەیە سەیریکە هەموو ئەو کێشانە ئەو گرفتانە کە دروستە بێت ئەوەیە کە ئافرەت ناتوانێت ناخی پیاو بخوێنێتەوە و پیاویش ناتوانێت ناخی ئافرەت بخوێنێتەوە ئەمە کێشە و گرفتەکانەکە لە هەل لە ڕێوەدا یەکتر ناخوێنەوە لەبەرەوە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە بۆ ئافرەتێک سیرەکە کە ئەو ئافرەت پیاوەیە باوکی خۆشەوێت ئەگەر ئەمیش بە حەقیقەت بەقەدەر ئەو باوکەیە بەقەدەر ئەو کوڕەیە باوکەکەی خۆشویست ئەگەر ئەمە نەکا ڕازگۆ نییە لە زەواجە ئەگەر پیاوەکەش کە بۆ نمونە سیرەکە ئافرەتەکە دایکە خۆشەیە ئەگەر بەقەدەر ئەوە دایکە خۆش نییە بەڕاستی ڕازگۆ نییە لە ژیانە بە زەواجیان فاشی لەبێت چکە بۆچی دوای ئەو ساوەڵەتی ئەڵێ دایکت یعنی ئەبێ نەگاتە ئەو ئاسەکە لە دایکت یعنی هەستکە دایکم هەستکە دایکی دووەمم ئەمە زۆر گرنگە ئێمە ئەگەر جارێ پێش هەموو شتێ جارێ خوێن واتە چەکوشکاری لەگەڵ تەبعی مرۆڤ بە تایبەتی لە خەڵکبینی نابێ بکرێ لێرانەیە ئەبێ گەنجێکە بێ فێری ئەوە بکرێت کە کاتێکە چێتە پرۆسەی زەواجەوە هەست نەکاکە لەگەڵ ماڵێکی تێکە جیاوازایە و لە هەمان کاتشا کچێکە ئەچێتە ماڵێکەوە چاوی لەوە نەبێت کە تەنیا زمرقێکی پیازواتە ئەو هەموو گەڵا پیازە لاودا بەس ئەوەی ناوەڕاست نێرکەکە بێنێ بۆی کوورژەڵە نێرک بەس نێرەکەی بوێ نێرە نییە بەستەنیا عیلەیەکی گەورە لە پشتیەوەیەتی ئەو عیلە بۆی گەورە کردووە ئەگەر ئەم کوڕێکی چاکە و ئێستا بۆتە مێردی ئەو ژنێ ئەبێ ئەم سوپاسگوزار بێ بۆ ئەو باوکو دایکەکەم کوڕیان بۆ دروست کردو کە جوانیان تەن دروست کرد تا ئەماڵی بژێرێ ئەبێ ئەو سوپاسگوزاریەک بێتە دی لە ڕەفتارەکانیان یعنی ئێساکە بۆ نمونە سەیریکە هەموو کەسە سەیری یەکترەکە ئەگە بۆ نمونە دایکی خۆی ببێت باوچین بۆ لای دایکم نەخۆشە باتە ڕۆژی دەجا تەلەفۆن بۆ دایکەکە کچێکە خەنە حەقشی نیە گەنجەکە کە بۆ نمونە کوڕەکەڵێت تۆ دایکم وا ناکەی ئەبینێ سەیرەکە ڕۆژی 20 جار لەگەڵ دایکی خۆیان قساکە ڕۆژی دەجار هاواڵی دایکێ پرسێ چەندین شت بۆ یەکە دایکی سەری بێشێ ئەم لێرە سەری ێشێ بەڵام کەچی سەری دایکێکات بەردژای ڕۆژەکە دوو جا پرسیار ناکە هەر برش لە بابڕێن خزمەتی بکەن من نەخۆشم خۆم تااقەتم نیە ئێ وڵی تۆ بەرگی ئەمە ناگرێت حاڵەتێک هاتۆتە لام حەزەکەم وەکو دکتۆرێک بیان و بڕیانکەی ئەڵێ چی کوڕەکە ئێمە هەر بە عیلە ئیجتیماعی نین ئایا ئەمە بیانووە لەوەی کە ئەم کچە لە عیلە و لە عەشرەت و لە هەموو شتێ دابڕی نەخۆی ئەمانە هەمووی هەڵەیە بڵێ من زۆر ئیجتیماعیم بڵێ ئیجتیماعی نیم ئێستا عیلەیەکیش کە بۆ نمونە کوڕێکیش ئەبێ ئەوە بزانێت کە کاتێک زەواجەکە ئەو ئافرەتەیە نەهێنێ بۆ خزمەکاری هەرچی بنەماڵەکەی هەیە بێجارێ پێش هەموو شتێک دروستی کە بۆی دایکی مناڵ لەهۆی پێویستی بە ئیسراحەت چی بێت تا تربێتی مناڵەکەی چاک بێ ئەبێ پێویستی بە پشوش هەیە تا بتوانێت ئەو کاتە بێ پێویستی بە خوێندنەوە هەیە بۆی بزانێت مناڵەکەی چۆن پەرۆ دەکات بەڵام لە هەمان کاتیش عیلاقاتی ئیجتیماعیەکەی بۆ بپارێزە و دەرگای عیلاقاتەکەیشی بێ ئەمە ڕاستە لە ئافرەتێکە داواکراوە لە پیاوێکیشە بە هەمان شێواز ئەمە داواکراوە و لە هەمان کاتیشە کە کچێکە لە ئێمە ئیجتیماعینین ئێمە تااقەتی ئەمانی نابێ کە و چووە ماڵێک و ماڵ دروستەکە عەلەمی هەڵداوە کە عەلەم و دەوڵەت و ئەبێ هەموو شتێکێ بێ ئەبێ پەیوەندیەکانی هەبێ ئەبێ لەگەڵ خێزانەکان ڕێک بێت نابێت چاوی لەوە بێ کە بۆ نمونە من خۆم بدەمەوەی کە وەڵای ئێمە عایلیەن واین ئەم قسانە لە زەواجە زۆر بەتاڵە هەموو کاتێک ئەمەنە گرفت دروستەکەن بۆیە لە زەواجە یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە من لە تەبعی عیلاقاتی ئیجتیماعی بینی بێتم هەر کەسێ هەر ئێستا سەیریکە زۆر جار هەیە من نمونەیەکی یعنی نزیکی بڵێن بیئەکەی خۆم ئافرەتێکە بوو یەکەم جا کە زەواجی کرد هەموو بنەماڵەکە پیان ناخۆش بوو لەبەرەوەی کە کاتێک زەواجی کرد هەرچی کە سوکارەکەی هەبوو پیان ناخۆش بۆ بێنێ لەبەرەوەی کە چی بۆ ئەوان کچەکە تۆزێ متەدەین بووی نابێ هەڵپەڕن نابێ هەڵپەڕکێ هەبێ ئەو بنەماڵە ئەیتر تەواو بە دوژمنیان زانی ئەمە چییە و ئەیتر تەواو لی کەوتن بەڵام ئەم ئافرەتە چونکە دامەزراو بوو بە جۆرێک چووە ناو خێزانەکانەوە ئیتر مناڵێکیان ئەگەر لە شوێنێکەوە ئامۆزایە برازایەکی ئەو پیاوەیە ئەگە باتایە دڵی لە ماڵەکەیان هەڵ بکەنرا لەگەڵ باوکە بین تێک چوای هەتا ئەم ماڵەوە بوو بۆ دایکی بنەماڵەکە ئێستا زەواج لەو بنەماڵە بەبێ پرسیە و ژنە ناکرێت بۆتە ڕێز عەشرەتیان ێزە بۆ چکە تەندروست بوو لەوە گەورەتر بوو خزمەتی یەکرد باوکو دایکی هێنایە لای خۆی لەبەر ئەوە گەنجێک ئەگەر ویستی ئەگەر کچێک ویستی پیاوەکەی چاک بێ بۆی هەتا چاکە لەگەڵ ئەو باوکو دایکە بک ئەو پیاوە هەستەکە لەگەڵ خۆیان کە ئەم سڕەیە زۆر گرنگە
هەتا ئێمە پیاو هەمومان ئەو قەنەعەتەمان هەیە کە بینیمان خێزانمان ئەوەی کە لەگەڵ دایکمانە ئەیکات هەرچەندێ جوان بکە هەرچەندێ زۆر بکە وەکو وایە کە لەگەڵ خۆمانە بیکە بەڵام هەموو دنیا بۆ خۆم بکە بەڵام یەک تۆزێ لوتی سارد بێ لە دایکم لە باوکم هەست ناکەی کە ژنێکی حەقیقی وەکو دەرووناسی وەڵام ئەم پرسیارم دەرەوە زۆر جار ئەڵێ چی دکتۆر پێی نازانێت زۆرم کرد پێی نازانێت زۆر جار من لە عیلمەکەی ئەوم خوێندوێتەوە پیان ئەڵێم بە ناوی ئەوە فتوادەم ئەڵێم بە مروری زەمن ئەم پیاوە هەر هەستی پێ دەکات ئەم پیاوە ئێستا نادوو سێ ساڵتر هەستی پێ دەکات چکە ئایا ئەمە بیانوە لەبەرەوەی کە کچەکە تۆزێ خزمەتی دایکی کوڕەکەی کردو یەک دو ساڵە دوسێ جار لێ تووڕە بووە بەڵگەی لەسەرەوەی کەیتر دایک و باوکی کوڕەکە ئێهمال بکە مال علم ئەم گرێی گرێدراوە و کۆڵێ ڕێخۆڵی گرێدراوە لەگەڵ پیاوێکە کە کوڕی ئەو ماڵەیە کاکتۆر ئێمە کە بوو نمونە ئەوڵێ پێ نازانێ خۆ ئەو جارێ بڕیاری نەداوە کە بۆ نمونە یعنی حتا ئەوەی یەکێکە هەر ئافرەتی هەر عقلی بۆ لای ئەوە چوو کە بڵێ من زۆرم بۆ باوکی کرد ئەو پێی نێزانی هەر جارێ ئەم ئافرەتەیە ئەیەوێ بەس قەناعەت بەلایەنە شعوریەکەی کەسەکە بکات نەک بەلا ژعورەکەی لەبەرەوە نایگۆڕێ ناتوانێت پیاو بگۆڕێ ئەبێ حقیقەت هەستکا خزمەتی باوکی خۆی کردەوە ئایا خزمەتی باوکی خۆی بکە ئەیداتە چاوی براکانیان بڵێ ئێوە پێ نازانن ئەم شتە نییە لەبەرەوە هەر خۆی جارێ وەقڵێرادیسانجا بەشە دینیەکە و ڕۆحەکە دەست پێ لاشعوریەکە لاش ئەبێ تۆ بە حقیقەت هەستا کە خۆیەتی بە حقیقەت کە بۆ نمونە کاتێکە بۆ نمونە اختیارێکە کە هەڵ ئەسێ لە بەردەمیا پێڵاوەکەی بۆ دانا بەس جارێکیکا ئەمە سەختە چێتی شخصیەتە زانین تۆ جارێک دوانێکا باەوەی بڵ ئەو جارەوەم نەکرد ئەو نەکرد ئەو نەک چۆن بڵێ بەس بای ئەدیلایەکە ئەمانە هیچی مهم نییە بەڵام ئەگەر هات و هەستی کرد ئێمە ئێساکە ئافرەت هەیە هەستەکەین کە شووی کردووە کە کاتێکڵێ یا ڕەبی خوای بەخوا من خافرتم بینەوتیتی کاک دکتۆر ئەگەر مخەیر بکرێم خەسوم بمرێ دایکم وڵم دایکم بمرێ بەس خەسوونە حسێت لەم ئەبێ ئەو ئافرەتە چەند گەورە بێ خۆی وا گەورە کرد بێ ئەمە بۆ پیرژن و پیرە پیاوەکان و بۆ باوکو دایکە گراندەکان ئاشە گران فادە و مادەرەکە ئەمە بۆ ئەوان باپیرانەکە ئەگەر ئەوان ئاوا خۆیان تەندروستکەن کچێک ئاوا پیان و متعلق بێ ئەمە گەورێ دووش کچێک کە دڵی خۆی تەسلیمی ئەم ژنەکە دەباینی چۆن کێشەی بێ لەگەڵ ئەو مێردەیە کە هەستکاکە بۆ نمونە یعنی لە ڕەبتی ڕوحی بینی ژن و پیاوێک دایک و باوکیان بێ قەت ئێستا سەیریکە بەیانیم کوڕبی و زڵم لەو کچە بکە و دایکەیەکیەکە یەکەم حامی ئەم کچێ ئەمە زۆر گرنگە بۆیە توانەوەی حقیقی ئاوێتە بوونی حقیقی زۆر شەرتە لە علاقاتی ئیجتیماعیە لە زەواجە یعنی ئاوێتە بوونی حقیقی و خەڵکی تریش لەوانەی کە زۆر گرنگە بۆ ئەوەی احتفاظکەینە ئاوێتە بوونەکە شتێک هەیە زۆر مهمە هەر کاتێک ئاوێتە بوون نیسە تۆ دوو مادە تێکەڵەکەی ئەگەر هاتوو بۆ نمونە حرەکەی تیان نەبێت جوڵەی تیان نەبێ بنە ناتەوە ڕەنگەیە ڕاست ئیسفادە ناکە ماساڵگە بنە ناتەوە شەربەتەکە بنە ناتەوە سوودی نابێ لەبەرەوە ئەبێ عیلاقاتکە چیە بێ جوڵەی تیابێ جوڵەکە چۆنە بێ ئەوی بەرەبەرەکەشی بجوڵێ بەرابەرەوە ینی ئاوەکە نابێ هەر خۆی مانکاو بۆ ئێش بکەوێتەوە بنەوەی تە دوای هیچ نکاتەوە ئەو ئافرەتە واز لەو عیلاقاتە ئیجتیماعی بێنێ یان بەعکسەوە لەبەرەوە ئەبێ چی بکە ئەویش بجوڵێ کە جوڵا نایێ ئەو لە ناوچێ نایێ کەمکە ئەمیش جوڵەکەی چۆنە بێتەوە جوڵەکە بۆی ڕەنگە جوانەکەی ئەو بڵاو کاتەوە بۆنی ئەو ئافرەتە بگەێنێتە خزم کە سوکارەکەی ماهیەتی ئەو ئافرەتە بگەێنێتە خزم کەسەکەی بەڕاستی ئەمە زۆر گرنگە کاکتۆر من بە حکمی پەیمانگا و بە حکمی ئیشوکار و ئەوانە زۆر جار خەڵک پەیوەندیم پێوە دەکات و یان لە کۆڕ و سیمینارەکان ئافرەتێک لە بیر مەوتی دکتۆر شوم بە کوڕێک کردووە چاک ئەزانم ئایلە و عشرەتی ئەم کوڕە زۆر بە من ڕازینین چکە بە تەما بوونە پورزا و خاڵۆزای خۆیانی بۆ بێنن ینی وەڵامی من بوو تەمانم کچاوی چی بکەم بۆی لەم ماڵەیە شار بە دەرم نەکەن ینی خاڵی یەکەم من قەنەعەتم وا بوو کە تۆ باش و چاک و مەزبوط بە بۆ خۆت خاڵی دووەم قەنەعەتم وا بوو وە پێم وت کە تۆ هەوڵ بدە ئەتێلم چکەسە ڕەنگە بەڕێزێک بڵێ دکتۆر جان ئێوە نیت لە ماڵم ئاگاد نییە لە حاڵم خەس و غەزووری من لە خوا ڕازی نییە چۆن لە من ڕازێ بێ بۆیە من خاڵی دووەم بۆ کچە جوانانە دەڵێن و جەنابشت ڕەنگە هاو سۆز و هاوڕای من بیت ئەویش ئەوەیە کە تۆ هەوڵ بدە تا ڕادەیەک دڵ و دەرونی کوڕەکە ڕازی کە بۆی بیانونێتە سەر چکەمەش بەخۆی گرنگ و مهمە ینی ئافرەتی وا هەیە بە نابەدڵی شووی کردووە بە کوڕێک ئاکتۆر دایک و باوک حەزیان نەکردو ئەم کچەی بۆ بێن ئێستا لەبان ئەوە شەو دێ سەر خاتە سەر کوڕەکە من پێم وت هەواڵە بەخوابی خۆی کوڕەکە باری لارە خۆی کوڕەکە دایکی هەڵەستێ و دانیشەڵێ نەموت بیانومە دەدەستێ و دەباوای لێ نەیە با سەر خۆی هەر نەگرێ بڵێ دایە تااقەتم نەبکاتەوە خاڵی دووەم خاڵی سێم یەکێ لە کێشەکانمان ئەوەیە کاکتۆرمەک لەگەڵ کیا قساکەی لەگەڵ کچ و کوڕەکان کە بۆکو من و تۆ تەجروبەیەکیان نییە لە دەروون ناسیە ئەویش ئەوەیە کە بەڕاستی بێ خوێندنەوەیان هەبێ
خوێندنەوەیان هەبێت لە بۆ پیر بۆ گەورە بۆ بچووک ئەڵێ مەسەن خەسووم لە مەجلیسەکەیە و توێتی وەڵا کوڕەکەم چەند کچی هاوسێمان هەبوو مەمنون بۆ بە کراکسەکەی بەری خۆی ئەمیش لوتی کردو بە ئاسمانە لە سوکاتێ بۆ من وتم لەواچی ئەم بە حسابی خۆی قسەی حەقە بۆیە ڕقا لەواچی گوێنەدا لە قسەکەی کێڵێ خەڵەفاوی نییە کێڵێ ئەم قسەیە بە گومان کردێتی گواتە خاڵی سێمە قەنەعەتم وایە کە پێشترش ئاماژەمان پێ کردووە کچ و کوڕ دەبێت خوێندنەوەیان هەبێ بۆ یەکتری چۆن دڵ یەکتری ڕازیەکەن ینی هوەرێکی ئێمە لە پەیمانگای خۆمە ئێڵێمەوە زۆر جار بە پارێژە ئێڵێنەوەڵم بەڕێزان ئەمە تەنها بۆ بازار مهم نییە بۆ خەسوو غەزووتان گرنگە فەنی قناع هوەری قەنەعەت پێکردن ینی بۆ خۆی هوەرێکی زۆر گرنگ و مویمە خۆ ئێمە کاکتۆر بە ئەمە ڕازگۆبی نەگەڵا کچمان داوە بە شوو 20 جوز قورئانی لەبەرە بەڵام نەیتوانی خەسوو غەزووری قەنەعەت پێکە کوڕمان ژنمان بۆ کوڕ هێناوە وەکو ئەڵێت هەموو قیرەعاتی عەشتەری لەبەرە بەڵام نەیتوانێت دڵ و دەرونی خەسوو غەزووری ڕازیکە بۆ وای تەسەور کردووە کە ئەگەر ڕیشە بیەڵێتەوە سیواکی لەبەریە لە دەستیا بێ و زوو بچێ بۆ مزگەوت بەمە ئەتوانێت دایک و باوکی بۆ نە خوشک و براویان خانەوادەی عایلە و خانەوادەکە ڕازی بکە لەبەرەوە خوێندنەوە و هوەرەکان فێربوونی هوەرەکان زۆر گرنگ و مویمە هەر لە پەیوەندیە کاکتۆر زۆر جار من ئیشکالێک دێتە ڕێم کە جەنابیشت بە دڵنیاییەوە لە نۆرینگە هاتوۆتە ڕێگەت ئەویش ئەوەیە کە کوڕەکە هەستی بە سۆزی دایک و باوکایەتی نەکردووە وەڵامی چییە بۆ کچەکە زۆر سەیری من هەر باوکشم نەبینیەوە بە خەیاڵمان نایە 6 مانگیشە نەچمە بۆ ماڵ دایکم بە خەیاڵمان نایە مالعیلم دوای هەواڵم پرسی خۆی دایکی تەلاق دراوە شوێکی تری کردوێتەوە ئەوێ هەمان پاکێج بەسەر گژنەکەیە تەطبیقکە یان بەعکسەوە کچەکە خۆی وەختی خۆی دایکێکی تری هەیە یان باوکی ژنی تری هێناوە ڕەنگە چێژی لە دایکاتی و باوکاتی نەبینیوە ئایا دەکرێت من ئەمە پرسیارەکەی من لە جەنابەت ئەوەیە من تەجروبەی باش و خراپی خۆم لەگەڵ دایک و باوکما بە هەمان شێوە بەسەر ژنەکەما تەطبیقکەم یان ژنەکەم بەسەر منە تەطبیقکە یان ئەبێت بە عەقڵێتی ژن و پیا و بیرکەینەوە کە ئەمە کێشە گەورەکەی کوردستانمانە دکتۆر تۆ بەوەکو پیا و بیرەکەیتەوە بەخوا قەسەمەوە سوێنم خوارد سوێنم ناکەوێت هەتا قیامەت ژنەکەت ئیسفادە لە تۆ ناکە ئەگەر تۆ جار وەکو ژنانەش بیر نەکەیتەوە حەزی ئەو خولیای ئەو ویستی ئەو تەماحی ئەو بیرکردنەوەی ئەو چکە من پیاوم و بە پیاوانە بیرکەمەمانەیە بە حیاتی نەژن وەکو من بیرەکاتەوە نە من وەکو ژن بیرەکەینەوە و ناتوانین نۆماڵێکی تەندروستکەین بەرەو پرسیارەکەی من ئەوەیە ئایا پاکێجی یەکتری بەسەر یەکا تەطبیق بکەین تەوزیحێکی دا لە سەر ئەوەی کە بۆ نمونە یعنی تقریبا ئەوەی کە ئێمە ئێڵێن لە مرۆڤە جارە پێش هەموو شتێک ئەم کۆمەڵگایە ئێمە خۆمان کللتورێک نییە لە پەروەردەکردنا ئەمە زۆر ترسناکە کام کۆمەڵگەیەڵی فاشی لەسەر عەرزا کللتوریان هەیە بەس لەناو کووردا و کولتورە زۆر زوو تەسلیم کرا نەماوە ئەمە جارە پێش ئەمە چی یەکات لەبەرەوە پەروەردەش لاوازە پەروەردەی ڕۆحی مزگەوتەکان پەروەردەی مەکتەب پەروەردەی حکوومەت حتا بڵی هەمووی بەرەو فەشەلە چێ منە قسەیە زۆر قورسە بەسە ئێڵێم لەبەرەوە تاکی تەندروست دروست نابێ بۆ یە گشتی بێتە شەڕ خەسوو بۆ ئەوە بێتە ئەو هەمووی بێتە ئازار بۆ یەک ئەمە متوقع لەوەی ئەوەی کە کەمترین پشکی بەرکەوە دیندارەکە بێ بۆی تۆزێک دیفاع بکەین لەوەی هیم دەستکە بووە لەبەرەوەی هیچتم بێ ویژدان و دینی لەوێ نەیە لێ زۆڵم بکات و لە هەمان کاتیشا ئەوانەی کەوا بۆ نمونە من ئەتوانم بڵێم ئەوانەی کە بە ویژدانن چ دیندار بێ بێدین بێ لەوانەیە کەمتر گرفتەکانیان نابێ یان واعی بێ بزانێت کە ئەمە پێویستە خۆی و کە سوکارەکەی بخوێنێتەوە من زۆر جا لەو کێشانە کە دێتە لامان پێڵەمەڵم خۆت پێت خۆشە ئەگەر خوشکەکەت ئەم گرفتەی هەبێ پیاوەکەی چۆن لەگەڵە مامەڵەکە ئەڵێ وەڵا حەزەکەم عەفویکە ئەڵێ تۆ چۆنێکەی ئەمە زۆر گرنگە یعنی بۆ ئەم شێوازەیە خۆت خەرە و موقیفە خوشکەکەت بێ ئەمە چیەکات ئەمە زۆر گرنگە کاکتۆر خۆت چاکە زانێ ئەوە ئوسلوبی عیلاجکردنی پێغەمبەر بوو بۆ گەنجەکە کە داوای زینایە کرد لەگەڵ یعنی ئینسان خۆی خستە ناو ئەو گرفتەوە یعنی هەستی کرد کە ئێستا بۆ نمونە ئافرەتێکە لە پیاوەکەم وایە ئەگە براکەی تۆزێت تەبع سارد بێ لەگەڵ ژنەکەیە بڵێ ڕۆم جابمەوە ئەمان خۆیان پێوەجی دەقەی چێکە و پیاو بای دەشتە و هەزار بەس بۆ خۆی نایکە ئەمە پێڵێن نیفاق بۆ یەخوا ئەم نەوع تەبعە لە هەر کەسێکمانە هەبێ لە هەر کەسێکا لە دەوروبەرمانە بێ خوا فەرمێ فی دەرک الئەسفەل لە قوڵترین شوێنی ناو جەهەنمی بۆ ئامادەکا و ئەم نیفاقەمان تیا هەبێ ئەمە زۆر خەتەرە بۆیە ئەبێت دین ئیشکا لەسەر خۆمان ئەمە خاڵێکیان بەڵام دیندار باشترە وەکۆی کە نمونەی کە دیندارەکە تێنەوە بەڕاستی مەیشوینین یعنی ئەوانەی کەوا بۆ نمونە ئەوانەی کە ئێساکە هەڵ ئۆشێنەوە زۆرینی زۆریان ئەوانەیە کە بە ئوسلوبی ناشەرعی ژنیان هێناوە ئەوە خاڵەکانە بۆ نمونە پیا و یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە یان بۆ نمونە پیان ناخۆشە کە بۆ نمونە کە سوکارەکان و کۆ پرسیارەکە کردت کە یەکێک بێنێ ئەیهێنێ هەر خۆی جارێ پێش هەموو شتێ ئەو ئافرەتەیە ئەگەر هاتوو من حەزەکەم نەسیحەتێکی تر دەدەم کوڕ کچەکان
هەر کاتێ ویستی زەواج بکە لەگەڵ کەسێکە ئەگەر هاتوو دوو خاڵ نەبوو زەواج نەکە ئەگەر نەیبینی زاوا و پشتی زاوا بە پلەی یەکەم پێی معجیبنی زەواج نەکە چکە ئیعجاب چاوکوێرەکە عیبەکان شەشارێتەوە ئەوە یەکێکە لەو شتانە دوو یان ئەگەر ئیعجاب نەبوون ئەوەندە بەتوانە بێ بتوانێت کە قەنعەتیان پێ بکات بتوانێت بیان گەێنێتە یەقینێکە ئەم چاکە ئەمە زۆر زۆر گرنگە یعنی ئەمە زۆر زۆر مهمە ئەگەر من بۆ نمونە ئەزانم ئێستا پێم معجبنی بەس بە شخصیەتی خۆمە بینم بەیانی ئەو ئافرەتە بێنم چۆنە بمە کەسوکاری من کوڕێکە بوو باوکی وتی ئەو کچەیەک نادەمێ نایدەمێ کچەکەیتە چووە ژوورە دوو هەفتە نان نەخوارد چۆن بوو بە ئوسلوبی تایبەتی خۆی بەکارێنە دوای ئێمە چوین کابراوتی ئەیدەمێ بەس یەک مەرجەکەم هەیە مەرجەکەشێ وتی پێی بێتە ئەم ماڵە من تۆراندن دەرێکم بەس من کوڕەکە و کچەکەم تۆزێکە بینی لە سیفەتێکی جوان نمتیانە بین چکە تۆزیان ناسی ئەمزانی هەرکانەتوانەوە قەنەعەتە دروستکەنکەین بێت دوای کە قەنەعەتەکەیان دروست کرد و ئێوتم باشە بە سەرچاوە ڕازی بن کاکە ناڕن چکە ئەمزانی ئەم پیاوە زۆر گوێ لە ژنەکە یەگرێ دوای بەیانیش نەکە لە گوناحە و فڵان وایە و دەیهێنێتە مەتبەخەکە و ژەمێنانیەداتێ و ئەمڕۆ هات بەیانی و باوکی لە ماڵ نییە و بیستی کچەکەی هاتووە یا شەش سۆزەکە کردێتەوە بە حەقەت بالفعل وابوو لە پاش دوو مانگجە باوکەکە خۆی بابێنەوە دوای کردیانێ کوڕخۆی ئێستاکە بەشی لە وەرەسەکەی خۆی داوەتە کوڕەکە چکە خۆی کوڕی نییە بەشی لە وەرەسەکەی داوەتەوە کوڕەیە يعني ئەوەی کە زۆر گرنگە ئەگەر ئەم نوع الطبع جوانە هەبێ لە کەسەکەیە بتوانێ قەنەعەتی پێ بکە جوانە بۆیە لە زەواجە بەڕاستی یەکێک لەو شتە اینجا نەقلەوەی تەجروبەی خۆمان بەڕاستی هەر کەسێ تەجروبەی خۆی بخاتە ناو مناڵی بخاتە ناو خێزانی بخاتە ناو ژیانی خەڵکەوە بخاتە ناو هەموو شتێکەوە ئەو کەسە فاشیلە هەر کەسێت تەجروبەی خۆی ئێستا بۆ نمونە من ئەو شتێکەوە من پێ تیاپڕ بوومە منی دروست کردووە بمێ تۆش هەمان ئەو قەنەعەتەی منتە بێ کە بەم تەجروبانن ڕۆشتوی ئەمە غەڵەتەکەم فاشیلم لە تەسەورم بۆ بەرامبەر ئەمە جارێ هەر خۆی خەڵەتە لە ئەسڵا ئەبێ هەموو کەسێ خۆی بێ پێش ئەوەی کەوا بتوێتەوە لایەکی تێکەڵ بێ بەسە بێ خۆی بێ پێڵێن چێڵێن یعنی یەکێک لەو شتانە هەموو ڕەنگی احتفاز کاتە خۆیەوە بەڵام بە تەدەڕج هارمۆنیتێک دروست کات لە وێنە حەقیقەکە ئەمە زۆر زۆر گرنگە ئێمە لێرانەیە ئەوەی کە زۆر مهمە هەر کەسێ بیر بکاتەوە تەجروبەی خۆی زاڵکە باوکێک تەجروبەی خۆی زاڵکە بەسەر مناڵەکە فاشیلە باوکێک تەجروبەی خۆی زاڵکە بەسەر کوڕکچەکەی کە زەواجیان کردوە فاشیلە دایکێک بیر بکاتەوە تەجروبەی خۆی زاڵکات فاشیلە بۆ نمونە ئێمە جاران یەکێک لەو شتانەی کە زۆر زۆر گرنگ بوو کە لە زەواجە ئەبوایە کە بۆ نمونە چەندین پرۆسس بگیراتە بەر ئینجاریان زەواجەکە ئێساکە لێە هەر مەجال نەبێ ئەو هەموو پیاوە کۆکەیتەوە هەر دوێخانەکان نیوێ قەنەفێ جێگەی تیان نابێتەوە هەرجێگە نابێتەوە کە شش پیا بێتە ماڵەکە عین بەڕاستی بێتە بێ بزانین لەکوێ جاوێت جارێ هەرچی تەپڵی چیە بەکارێنن لە جاتی چای و ئاوگەی خەنە ژێر خەڵکەوە جێگە نابێتەوە گەردیم بێ لەبەرەوە سێرەکەی هەموو جا خۆی شانەڵە چی ئێستا لە مارەبرنیە لە کاکە 4 کەس بێ 3 گەز بێ یا ئەو تاچیتە قاعەیەک لە قاعەکەش کەس ناناسی کەس نازانێت خزم لە دەرەوە داوەتەکە بۆیە ئێمە ئێستا یەکێک لەو شتە تەجروبەکانی جاران لەگەڵ ئێستایا جیاوازە ئێمە خاڵێک زۆر گرنگە لە عیلاقاتی اجتماعی لە تەجروبە لەمانە کە کەسێک زەواجە کات جارێ پێش هەموو شتێ بیوێت ژیانێکی نوێ دروست کات بیوێت بنیادی خێزانێکی نمونەی بنات بیوێت لە پشتی پیاوێکەوە بێ هەموو غەڵەتەکان بە هی خۆی بزانێ لە پشتی ئافرەتێکەوە بێ هەر چەندێک غەڵەتی بێ بەیگی خۆی بزانێ من ئێساگەر کوڕەکەم کەم گرفتی هەبێ بەشێکی منم بەشێکی دایشێتی ئەگەر هەستم بەمە کرد تەندروست مامەڵاکەم عاقلانە مامەڵاکەم تۆ ئێساکە بم جاری وای دایکێک سەرگەی ئمە مناڵەکە ێنێتە سنتەرەکەمانە لە کاک دکتۆر ئەم مناڵەمە وایە خەریکە بەخوا لیشێتەم لێمە بۆ لێ دەی ئەوە شوێندەستی تۆ هوەری تۆیە دروست کردووە بەو نوعایە بەرهەمی دەستی خۆتە دەست و نەخشینەکەی خۆتەوا دروست کردووە بۆ لێ دەی چکە تو وا دروست کردووە کەواتە ئێمە یەکێک لەو شتانێکە زۆر گرنگە ئەگەر ئافرەتێک کە پیاوەکەی بینی هەندێک گرفتی بوو بزانێت دەست و نەخشینی خۆیەتی بە ئاوە مامەڵەکە چکە ئەگە هەموو کاتێ ئینسان نییە نەگۆڕێ ئینسان نییە کاری لێ نەکاوکە زۆر بێت یعنی ژیانی بەرامبەر ڕفتاری بەرامبەر کاری لێ نەکات چکە خوا وای ئینسان دروست کردووە کە هەموو شتێک کاری لێ بکە ئەمە زۆر زۆر گرنگە بە چاک و بە خراپ کاری لێکات دەستت خۆش بێت قسەی من نییە قسەی دکتۆر ملک و ئەسعاد پسپۆڕی دەرونیە دەڵێت با نیفاق نەبین ئەگەر پیاویت و حەزەکەی خوشکەکەت پیاوەکەی سیارەی بۆ بکڕێت ئەی بۆ ژنەکەت ئەگەر پیاویت و حەزەکەی خوشکەکەت جمێنی پێ نەدرێت ئەی بۆ خێزانت ئەگەر ئافرەتی تو حەزەکەی براکەت ماڵداری بۆ بکرێ و خاوەن ماڵ و حاڵی خۆی بێت و شەپڵ و شەپانی بۆ نەکاژنەکەی ئەی بۆ مێردەکەت ئەگەر ژنن یان پیاون دکتۆر ملکۆ دەڵێت با نیفاقمان تیانە بێت
ئەوەی بۆمە خۆمان پێمان خۆشە با بۆ خەڵک بۆ پێمان خۆش بێ ئەوەی بۆ دایک و باوکی خۆم پێم خۆشە با بۆ ئەوش پێم خۆش بێ ئەوەی کە منی پیا و یارمەتی دایکم ئەدەم 50,000 100,000 دیارێکێ دەمێ ئەی خێزانم کە مەعاشی خۆشێتی ئەوەشی لێ زەوتەکەم ئایا چەند پێویژدانیە ئەوەی کە بیرەکەمەوە باوکم دایکم بنێرم بۆ عەمرا ئەی خۆ ئەم پارەیە ئەم ماڵە ئەم ژنە لەگەڵ منا پەیدای کردووە ماڵداری لەگەڵ ماڵەیە کردووە بۆ بیر لەوە نەکەمەوە ئەی بۆ خێزانم ئەی بۆ دایک و باوکی خێزانم ئەوەی کە بیرەکەمەوە خۆم خاوەنی ماڵ بم خانوو بم خاوەنی خێزان و خانەوادە بم باش بم چاک بم بۆ کۆڵێت خوشک و براکانم هەمووی بچنە شوێنی خۆیان ئەی بۆ سوکایەتی بە خوشکی خوشکەکەمەکەم یان برای خوشکەکەمەکەم لە کاتێکا و کۆتایی پێدێنم ئەگەر من پێم ناخۆشە بە هیچ شێوەیەک بە خاس و خراپ باسی دایک و باوکم بکرێ کە باسی برایەکەم بکرێ بچم بە ئاسمانە کە باسی دایکم بکرێ بچم بە ئاسمانە ئەی خوشک و برای دای خێزانم بوانە بێت ئەی خەس و غەزورم بوانە بێ بۆیە تەمەنا دەکەم لیمە تەقولونە ما لا تەفعلون نەبێ تەمەنا دەکەم ئەوەی کە بۆ خۆمان پێمان خۆشە بۆ چواردەورمان و بۆ خێزان و خانەوادەکەشمان و بۆ هەموو خێزانەکان پێمان خۆش بێت من سوپاسی دکتۆر ملکۆ ئەسعەد دەکەم کە لەم بەرنامێشە هاوکارم بوو تەمەنا دەکەین بەشێک بین لە نێو ماڵە تازەکان بەشێک بین لە خۆشبەختی و ئاسوودەی ئێوە قسە زۆر ماوە نۆماڵ کێشەی زۆرە ئەم وەزع ئاوا بڕواهێوا شێواژ ماڵ دروست دەکەین اینجا شەڕ دروستە بێت جارجار دەستبەرزکردنەوە دروستە بێ جارجار سێبەردە دروستە بێ جارجار بۆ بێتاقەتی دروستە بێت جارجار بە دڵی ژنەکە دەبێت یان پیاوەکە نابێت یان دەبێت لە داهاتووە دەردەشەی ئەم بابەتانە زیاتر دەکەین تا بەرنامەیەکی تر بەخواتان دەست